دۆخی ژیانی کەم ئەندامان بە جۆرێک لە خراپیدایە کە بە تەواوی لە حکومەت ئومێدبڕاو بوون و چاوەڕوانی دەستی خێرخواز و پرۆژە خێرخوازیەکانن تا هاوکاریان بکرێت. سۆنیا سابر خوێندکاری بەشی ئەندازیاری تەلارسازیە لە زانکۆی سلێمانی لە فیستیڤالێکدا بە دروستکردنی خواردن بەشداری کردووە و دەیەوێت بە داهاتەکەی هاوکاری کەم ئەندامان بکات. ئەمڕۆ بەشدارم کردووە لەم ئیڤێنتەیە کە ئەویش بە خواردنی بەهێنانی خواردن بەشداریمان کردووە. ئامانجیشمان لە ئەم ئیڤێنتاوەیە کە یارمەتی کەم ئەندامان بین لەبەرێکە لە ئێستاە موچەکەیان دواکەوتووە و موچەکەشان کەم کراوەتەوە و ئینشەڵا خۆی گەورە لەمە قبوڵکە وانیش ڕازی بن لەسەرمان. کۆمەڵی خوێنکار لە بەشی ئەندازیاری شارستانی زانکۆی سلێمانی فیستیڤالێکی خێرخوازی خواردن دروستکردنیان ساز کرد. ئەوان دەیانەوێت داهاتی ئەو فیستیڤاڵە بەکەم ئەندامان ببەخشن بۆ ئەوەی لەو دۆخەدارایی ئێستا بتوانن هاوکاریەکی بچووکیان بکەن. شەکەمانەوەی وەکو ناومان ناوە فستیڤالێکی بەهاری دامان لە دوایەوەی کە سەردانی یەکێتی کەمەندامانی کوردستانمان کرد دوایە کە لە نزیکەوە گوێمان لە گیر و گرفتی ئەو یەکێتیە بوو سەر ڕای قەیرانی دارایی کە هەموو کوردستانی گرۆتەوە ئەوان قەیرانی کەیان لەوچە ڕوبەڕووبێتەوە کە زۆرمان لەوچە درکمان پێ نەکرد بێ ئێمەش هەستین بە ئەنجامدانیان میشە بە کۆکردنەوەی وا بڵێن خواردن لە ماڵان دروست کراوە بە دوو بەشەوە بەشێکیانەوەی کە لە ماڵان دروست کراوە خوێندکاران ئازیزەکانی خۆمان هەر خۆیان دروستیان کردووە بەشێکیشەوە قسەمان لەگەڵ چەند جهەتێک کردووە و سپۆنسەر هاتوونتە ئێرە. سکرتەری یەکێتی کەم ئەندامانیش نایشارێتەوە ژیانی کەم ئەندامان لە هەلومەرجێکی دژواردایە ناچار بۆ کەمکردنەوەی ئەو بارە قورسەی سەرشانیان پەنا بۆ ڕێکخراو و پرۆژە خێرخوازیەکان دەبن. لە ڕاستیدا ژیان و گوزەرانی کەمەندامان لە ئێستادا زۆر خراپە زۆر لەو خراپترە تۆ بتانی بە زمان ئاماژەی پێبیت گزارش لەو بکەی کە چۆن ماڵێکی کەمەندام چۆن سەر و خێزانێکی کەمەندام ئەڵێ خۆمەکوژم یعنی گەشتەوە ئاسەی چەندین کەمەندام هەوڵی خۆکشتنیاناوە کەمەندام بێت مناڵەکەی فڕێبات کەمەندام هەبێ بێ مناڵەکەی ببەخشێت کەمەندام هەبێ سەری خۆی هەڵبگرێت لە تا وەزعی دارایی بەڵێ ئەین بەو کەمەندامانەی یەکەم کە لە 100 کەمەندامە هەردوو قاچینیە یا شەلەلە یا وەزعێکی زۆر خراپەیە تەخەلوف عەقلییە و زۆر هەژارن وە کرێچیش بن بەڕاستی. بەستەڵەکی ئابووری لە باشووری کوردستان ژیان و گیرفانی چینی هەژاری کوشیوە بەتایبەت چینی کەم ئەندامان کە ئەگەر موچەکانیان نەبێت ژیانیان ئەستەم دەبێ و باری سەرشانیان قورسترە. ئەوان دەڵێن ناچارن پەنا بۆ کەس و ڕێکخراوە خێرخوازیەکان بەرن تا دۆخی ژیانیان لەوەی هەیە خراپتر نەبێت. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.